یەکسەر ئەو شعرەی مامۆسایە منم بیراتەوە کە دەڵێت وەرە ئەی ڕێژنە بارانی بەهاری وەرە شعری تەڕی پڕ وردەکاری. بەڕێزانم کاتتان باش لە قەزای چوارتام بە دیاریکراویش لە شوێنێکم پێی دەگوترێت شیوی دۆڵێ. جاوەڕاستی بۆیە ئەم شوێنەم هەڵبژارد ئەم شیوی دۆڵەیە بە درێژایی 7 ساڵی ڕابردوو هیچ کاتێ وەکو ئێستا ئاوە ئاو نهاتۆتە خوار بەم شیوەیە. هەڵبەدەما لە سەروتر کانیەکە پێی دەگوترێت دۆڵێ بۆیە ئەم شیوەش ناونراوە شیوی دۆڵێ هەر بە ناوی کانێکەوەی. جا لە 2009 بوو کاتێک کە بێڵماوسەکەی دوکانیش پڕ بوو ئیتر ئەم شیوی دۆڵەیەش وەکو ئێستا ئاوی پێداهاتە خوار. جا بەڕاستی کە هاتمە ئێرە یەکسەر ئەو شعرەی مامۆسایە منم بیراتەوە کە دەڵێت وەرە ئەی ڕێژنە بارانی بەهاری وەرە شعری تەڕی پڕ وردەکاری. جا بەڕاستی حەزەکەم لەگەڵ کەسێکی چوارتایی یا قسە بکەم کاک بێسوون ئەزێت نەبێ بفەرموویتە ئێرە و هێندە دڵە خۆشە لە پشت کامێرەکەشەوە هەر بزە دەکرد. ساو لێ بێ ئەم کاتەوە باش باسێکی ئەم شیوی دۆڵەیەم کرد سەرەتا لە 2009 وابزانم ئەوە ئاویان ناتوت. لە 2009 ئەم ئەوە نەژیاوەتەوە ئەوی ڕاستی بێت بە سواز بۆخوای گەورە ئەم ساڵ دڵی خۆش کردوینم ئەوە ژیاوەتەوە و ئەمە باسم کرد لە سەروتر کانیەکەی سەروتر سەرچاوەکەی لەسەرەوەیە لە شاخێکەوەیەتە دەرەوە پشتی شاخە هەتا ئەو شاخە تێر ئاوشت نەبێ ئەم ئاوە زیان ناکات. وەکو خۆم هەر لێرە لەدایک بووم بیرمە ساڵانی کە بڵێن ساڵەکانی هەشتا ئەوانە لەگەڵ باوکما بەڕەحمەت بێ ئەوانە ئەچوین ئەو ئاوەمان ئەبرد بۆ ئاو دێری شتی وا بۆ باخ و شت بەکارمانێنە یعنی سەوزە و شتی وامان پێیەکرد یان تا فترێکی زۆر ئەمایەوە یعنی بۆ کاتانەی کەوا پیازمان پێ ئاوەدا و پیازەکەش ینی بۆ کاتی کاڵگرتنەوەی کە ئەشکایەوە و هەڵمانەگرت تاو کاتە ئاوەکە توڵی هەبوو یانی کێشە ئەو کات خەڵک دەهاتە ئێرە ڕەسم بگرێ زۆر خەڵک هات لەسەری شەو هەر خەڵگەچێت لە سەرچاوەکەش خەڵک لەوێ کۆ بێتەوە وەکو بڵێ بۆ سەیران و سەیران کرد. بەڵێ باشە هیچ کاتێک نەبووە کە ئەم ئاوە چوزانمەها ببێتە حاڵتێکی مەترسیدار بۆ دانیشتوانی قەزاکەیان نەبووە نەوەڵە نان بۆ شێوە زیان ناکەکەوایم بێت بەڵام سوودیشی لێ نەبیێنراوە بۆ مەسلەی ئەوەی کەوا بکرێت بە پرۆژەیە بۆ ئەو فترەی کەوا هەیە چکمە ماوەکەی کورتە کەمە مێنێتەوە زۆر نامێنێتەوە کەم تا شەن با بڵین تا مانگەی کە ئەمە ئەوە زیاتر بەرداوامە خۆش بەڵێ جا لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوو نزیکەی 250 ملیم تەنها لە قەزای چوارتا باریوە. ئەم ساڵ دەتوانم بڵێم ناوچەی شارباژێر و ناوچەی خەرەداغیش زۆرترین بارانبارینی تیا تۆمار کراوە بە درێژایی بارانبارینی ئەم ساڵ 1350 ملیم باران لە شارباژێر باریوە. ئەلبەت ئێستاش لە سایە 20 بارانبارینمان ماوە دەتوانین بڵین تا ناوەڕاستی مانگی 5 بارانبارین بە شێوەی پچڕ بەردەوامی دەبێت و بە گوێرەی پێشبینیەکانی کەش و هەواش تا بەیانی و دوو بەیانی و سێ بەیانیش بارانبارین ئاوە بەم شێوەیەوە پێشەوەی داخڵ بم باران نەدەباری بەڵام ئێسایتر وردە باران دەبارێت و پێدەچێ بەیانی و دوو بەیانی و سێ بەیانیش باران و لە هەندێک جار تەرزەش دەبارێت هەورە بروسکەی لەگەڵ دەبێت بە شێوەی جیاواز ئەم ماوەی سێ ڕۆژەش بارانبارین بەردەوام دەبێت.